هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل لە حوتیمانی دە و ئەشکەنجەدان و کوشتن و سوتاندنی پیاوان و ژنان و منداڵانی ئیسرائیلی و لە هەندێک حاڵەتدا دەستدرێژی سەکسی و سەربڕین دڕندەیی چەکدارەکانی نیشان دەدا بە شێوەیەک کە پێشتر نەبینرابوو. زۆرێک لە شاهد حاڵەکانی ئەم هێرشە باسییان لەوە کردووە کە چەکدارانی حەماس لە کاتی ئەنجامدانی ئەو کارانەیان جۆرێک لە چاونەترسی و بێبەزەیی و خۆشیەکی شێتانەیان لە چاوەکانیان نیشان داوە، وەک ئەوەی چێژ لە کوشتنەکان وەربگرن و لە هۆشی خۆیاندا نەبن. بۆیە ئیستا پرسیاری ئەوە هاتۆتە ئاراوە کە ئاینی حەماس کاتێک هێرشیان کردە سەر ئیسرائیل و بە شێوەیەکی درندانە زیاتر لە 1400 کەسیان کوشت و بەلایەن کەمەوە 240 کەسی دیکەیان ڕفان لەسەر کاپتاگۆن بوو بن یان نا. کاپتاگۆن مادەیەکی هۆشبەرە کە زۆر ناوینێنراوە: دەرمانی جیهاد، کاپتنی بوێری، کۆکاینی پیاوی هەژار. بەکارهێنەرانی کاپتاگۆن توانای ئەوەیان هەیە بۆ ماوەیەکی زیاتر بە ئاگا بمێننەوە کە سەرنجیان لەسەر شتێک بمێنێتەوە. دەوترێ ئەم جۆرە حەبانە متمانە بە خۆبوون و ئامادەیی بۆ مەترسی زیاد دەکەن. ئەو مادە هۆشبەرە لە زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەکاردەهێنرێت. هەروەها لەسەر هەندێک لە چەکدارانی حەماس دۆزراوەتەوە کە بزیندویی لەلایەن سوپا و پۆلیسی ئیسرائیلەوە دەستگیر کراون لە وەڵامدانەوەی هێرشەکاندا. ئەمە لەوانەیە یارمەتی دەسەڵاتدارانی ئیسرائیلی بدات بۆ ئەی بزانن مادەی هۆشبەر چ ڕۆڵێکی لەو هێرشانەدا گێڕاوە کە ئێستا بە کوشندەرترین هێرشدا دەنرێت لە مێژووی 75 ساڵەی ئیسرائیلدا کە بۆتە هۆی زیابوونی شەڕی نێوان ئیسرائیل و حەماس لە غەزە. بۆ چەندین ساڵ کاپتاگۆن یەکێک بووە لە مادە سەرەکی هۆشبەرەکانی کە لەلایەن چەکدارانی دەوڵەتی ئیسلامی داعش بەکاردەهات، بەتایبەتی لە عێراق و سووریا، چونکە دەسەڵاتێکی نزیک لە سەروەری بە بەکارهێنەرانی دەبەخشێت. لەوانە توانای ئەوەی هەیە بەخەبەر بمێننەوە، ئارام ببن، تەرکیز بکەن، بۆ چەند ڕۆژێکیش بەبێ خواردن بمێننەوە. تەنانەت لێکۆڵینەوەکان نیشانی دەدەن بەشێکی زۆری چەکدارانی تالیبان و ئەلقاعیدە ئاڵوودەی ئەو مادە هۆشبەرە بن. راپۆرتەکان ئاماژە بەوەش دەکەن ساڵانە ملیۆنان حەبی کاپتاگۆن لە بازاری ڕەشی جیهاندا دەستیان بەسەردا دەگیرێت کە لەم ساڵانەی دوایەدا بووە بە مادەیەکی کە ساڵانە بای چەندین ملیارد دۆلاری لێ دەفرۆشرێت بە شێوەیەکی بەرفراوانیش لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. نزیکەی لە 180 دابینکردنی کاپتاگۆن لە جیهاندا لە سووریا بەرهەم دەهێنرێت. بە پێی هەڵسەنگاندنێکی ئەم دوایی حکوومەتی بەریتانیا کە بەرهەمهێنان و دابشکردنی بەهێڵی ژیانی دارایی ڕژێمی بەشار ئەسەدی سووریا دادەنرێت. کاپتاگۆن هەستکردن بە خۆشحاڵی هەان دەدەن، پێویستی بە خەوتن کەم دەکەنەوە، ئارەزوی خواردن سەرکوت دەکەن، وزەی بەردەوام دابین دەکەن. بەڵام زیادڕەوی لە بەکارهێنانی دەبێتە هۆی خەمۆکیەکی زۆر، تووڕەبوون، سزبوونی بینایی، بەرزبوونەوەی زۆر مەترسیدانەی پەستانی خوێن، زیابوونی لێدانی دڵ، بێهۆشبوون، جەڵتەی دڵ و جەڵتەی مێشک و مردن. کاپتاگۆن لە ساڵانی ڕابردوودا لە غەزە ناوبانگێکی زۆری بەخۆوە بینیوە کە دەتوانرێت حەبەکانی بە $1 یان $2 لە ناوچە هەژارەکەدا بکڕێت.